هات برشێرین وڵات تاجە جیهانێ خەم لە ڕۆژ هەلات پێترۆل و کاندارێ زێر زەوات. هاو نیشتمانانی خۆشەویست خەڵکی تێکۆشەری کوردستان، سڵاو و ڕێزی ئێمەتان پێشکەش بێ. وەک هاوپەیمانی سەربەخۆی خوازانی کوردستان، سپاس و پێزانینی خۆمان پێشکەش بە سەرجەم خەڵکی دڵسۆز و نیشتمان پەروەری کوردستان و هێز و لایەنە سیاسی کوردستانەکان لە هەر چوار پارچە دابەشکراوەکەی نیشتمان دەکەین کە بە پەیام و پاڵپشتەکانتان بۆ ئێمە بوونەتە ورە بەخش و هاندەری زیاتری خەبات و تێکۆشانمان. هەروەکی ئاگادارن ئێمە وەک چوار لایەنی سەربەخۆی خوازی ڕۆژهەڵاتی کوردستان بە لێک تێگەیشتن و بەوە بەرچاوگرتنی دۆخی هەستیار و بە هەستکردن بە بەرپرسیارەتی مێژوویی توانیمان هێزە سەربەخۆی خوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری یەک مێز و یەک هاوپەیمانی و یەک پلاتفۆرمی هاوبەش کۆ ببینەوە و ئەوەش دەستکەوتێکی مێژوویی و دیرۆکیە بۆ خەباتی ڕزگاری خوازانەی گەلەکەمان. لێکدابڕان و پرش و بڵاوی و ناکۆکی نێوان هێز و لایەنە سیاسەکانی کورد بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی جگە لە پاسیڤبوونی خەبات و تێکۆشان و نائومێدی خەڵکی کوردستان هیچ دەستکەوتێکی تری لێ ناکەوێتەوە. یەکڕیزی ناوماڵی کورد گەورەترین چارەسەرە بۆ گەیشتن بە ئامانجەکانمان کە بریتیە لە دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان. با جارێک بۆ هەمیشە لە پێناو سەربەخۆیی و یەکڕیزی ناوماڵی کورد واز لە بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی بێنین. کورسی و دەسەڵات کاتێک مانا پەیدا دەکەن کە لە خزمەت بە نەتەوە و نیشتمان دابێ و بەرژەوەندی گشتی بۆ هیچ مەبەستێک نەکرێتە قوربانی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی. لە ماوەی دامەزراندنی هاوپەیمانی سەربەخۆی خوازانی کوردستانەوە بە پێی ئەو پەیوەندیانەی کە پێمانەوە دەکرێت، ئەو بێهیوایی و بێئومێدیەی بەهۆی لێکدابڕان و لێکترازانەکانی حیزب و لایەنە کوردستانەکان بەرۆکی بەشێکی زۆر لە خەڵکی کوردستانی گرتبوو، جارێکی دیکە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هیوا و ئومێدیان بۆ گەڕاوەتەوە کە لایەنە سەربەخۆی خوازەکان توانیویانە یەک بگرن و لەژێر پلاتفۆرمێکی هاوبەش و چەترێکی نیشتیمانی لەژێر ناوی هاوپەیمانی سەربەخۆی خوازانی کوردستان یەک بگرنەوە و پێکەوە ئەو خەباتە بگەێنە مەقسەد و ئەنجام و هیواخوازین ئەوە بۆ لایەنەکانی تریش ببێتە وانە و دەرز لێوەرگرتن، چونکە گەل لەگەڵ یەکڕیزیە و سەرکەوتنیش تەنیا بەم چەشنە مسۆگەر دەبێ. پاڵپشتی و پشتیوانی خەڵکی کوردستان لە هاوپەیمانی سەربەخۆی خوازانی کوردستان لەو ماوە کورتەی کە دامەزراوە ورە و هێز و تین و گوڕ و هیوا و بڕوای بە ئێمە بەخشیوە و ئێمەش لە بەرامبەر پشتیوانی و پاڵپشتیتان بەڵێن دووبارە دەکەینەوە کە تا گەیشتن بە ئامانجەکەمان کە دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستانە بە هەموو وجودمانەوە بە بوون و نەبوونمانەوە دروشمی یا کوردستان یا نەمان بەرز دەکەینەوە و هیچ لەمپەرێک لە خەباتمان ناوەستێنێ تاکو ئەو قافڵەیە نەگەیەنینە منزڵ و مەقسەد. داوا لە گشت خەڵکی کوردستان و بە تایبەتی لاوان و گەنجان بە چیژ و کوڕانی نیشتیمانەوە دەکەین کە دەست بخەنە ناو دەستمان تاکو پێکەوە گۆڤەند و دیلانی شۆڕش گەرم کەین و بە ئازادی هەڵپەڕچەی سەرکەوتن بجێڕین. با بە یەکدەنگی و پێکەوە پەنجەکانی هەڵۆ بەرز بکەینەوە کە هێمایە بۆ گشت سەربەخۆی خوازانی کوردستان. بژی کورد و کوردستان سەرکەوێ خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە پێناو دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان.